بەیانیتان باش ڕۆژتان باش بۆ هیوام ئەم ڕۆژ بە خێر و خۆشی هەستن و ڕۆژەکەتان دەست پێ بکەن بە وزە و بە چالاکێکی زۆرەوە. پرۆگرامی ڕۆژ باش ئامادەیە بۆ ئێوە بە کۆمەڵە بڕگە و بابەتی بە سوود و پڕزانیاری. تۆری پرۆگرامەکەیم ڕۆژمان هەر تایبەتە بە بابەتی هونەری و باسی واکەین کە کۆمەڵێک لە هونەرمەندانی شێوەکار لە هەرێمی کوردستانەوە بەشداری چالاکێکی گەورەکەن لە ژاپۆن. ئێستا وردەکاری زۆر ناڵم تاو کاتێک کە میوانەکە ئامادەبێ و قسەی لەسەر ئەەکەین. جگەلەوە کۆمەڵە بڕگە و بابەتی دیکەمان هەیە. جا لە باکوور بێت، لە ڕۆژهەڵات بێت، یاخود لە هەر پارچێکی کوردستان بێ فەرق ناکاتەوە لە جیهانیش. جگەلەوە وەک هەمیشە دەستپێکی پرۆگرامەکەمان بە هەواڵە ناوخۆی و جیهانیەکانە بێ بزانین لە جیهانی سیاسەت و کۆمەڵاتی چییە گوزەرێت، دواتر بەردەوامە بم لەسەر بڕگە و بابەتەکانی دیکە. فارس ئەیسا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بە کوردستان 24 ڕاگەیان نووسراوی خەرجکردنی 200 ملیارەکەی بەغدا گەیشتە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارە بە نزیکانە 200 ملیار ڕەوانەی هەولێر بکرێ. فارس ئەیسا لەبارەی بەردەوامی هەناردەی 200 ملیارەکە گوتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە تێکڕایی دەنگیان بەم بڕیارەداوە و لەو باوەڕدان کە بەغدا لەسەر هەناردەی ئەم بڕەپارەیە بەردەوام دەبێت تا کۆتایی ئەم ساڵ. سنتەرەکانی پێدانی ڤاکسین بە هاوڵاتیان ئێوارانیش دەکرێتەوە. دلۆڤان محەممەد بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر بە کوردستان 24 ڕاگەیان بەهۆی گەیشتنی ڤاکسینی زیاتر و زۆربوونی خواز لەسەر وەرگرتنی ڤاکسین لە ئایندێکی نزیکدا سنتەرەکانی پێدانی ڤاکسین بە هاوڵاتیان ئێوارانیش دەکرێتەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ڕاشیگەن خواستی هاوڵاتیان بۆ وەرگرتنی ڤاکسین زیادی کردووە. بەپێی نووسراوێکی وەزارەتی پەروەردەی عێراق قوتابیانی پۆلی شەشەمی دواناوەندی کە لە تاقیکردنەوەی نیوەی ساڵیان کردووە دەرنەچوون بۆ ئەوەی بەشداری تاقیکردنەوە گشتیەکانی وزاری بکەن دەتوانن لە خولی دووەمدا بەشداری لە تاقیکردنەوە گشتیەکان بکەن. ئاماژە بەوەش کراوە بڕیارەکە بە ڕاوێژ بووە لەگەڵ لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراق. هاوکات وەزارەتی پەروەردەی عێراق لە ڕاگەنراوێکدا ڕایگەیاندووە هەفتەی داهاتوو ئەنجامی تاقیکردنەوەی پۆلیسی ناوەندی بڵاو دەکەنەوە. بە گوێرەی دوایین ئامار ژمارەی قوربانیانی لافاوەکەی هەرێمی دەریای ڕەش لە تورکیا گەیشتە 57 کەس. بەڕێوەبەرایەتی کارەسات و دۆخە لە ناکاوەکان ناسراو بە ئافات لە تورکیا ڕایگەیاندووە هەوڵەکانی گەڕان و بە دوواداچوونی هاوڵاتیان بەردەوامە و توانیویانە 9 کەس ڕزگار بکەن. لەلایەکی دیکەوە فڕۆکێکی ئاگرکوژێنەوە لە مەڕەشی باکووری کوردستان کەوتە خوارەوە و 8 کەس گیانیان لەدەستدا کە 5 کەسیان هاوڵاتی ڕووسن و 3 دیکەشیان تورکن. سەرۆکی رووسیا ڕایدەگەێنێت ئەمساڵ کارەساتە سروشتیەکان زۆر مەترسیدارن. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە کۆبوونەوەیەک لەگەڵ سەرکردەی وڵاتانی زیان لێکەوتوو کە بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس بەڕێوەچوو ڕایگەان ڕۆژانە راپۆرت لەبارەی کەش و هەوا پێدەگات و ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو و مەترسی کارەساتە سروشتیەکان زیاترن. ئاماژەی بەوەش کرد هەندێک ناوچە ڕوبەڕووی کەمی بارانبارین و هەندێک ناوچەی دیکەی ئاگرکەوتنەوە لە دارستانەکان کەوتووە و هەروەها وشکە ساڵی بە خێرایی بڵاو دەبێتەوە. پوتین داوای هاوکاریشی بۆ ئەو وڵات و ناوچانە کرد کە ڕوبەڕووی مەترسیەکانی کارەساتی سروشتی بوونەتەوە. کورسێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. هەر سەبارەت بەو گۆڕانکاریە گەورەی کە لە کەش و هەوادا ڕووی داوە
ئێستا زۆربەی وڵاتان وەکو لە دوایین هەواڵی ژاباسم کرد کە ئێستا سەرقاڵیەوەن کۆبوونەوە کرێ کۆنفرانسی گەورە کرێ بۆی کەم هەرچی زووترێت چارەسەر بدۆتنەوە هەرچەندە بۆ چارەسەر درەنگە بەڵام هیچ ناگەر ڕێگری بکرێت لەو گۆڕانکاریە یاخود لەو مەترسیانەی کە ئێستا لەسەر هەم کەشوهەوە و لەسەر ژینگەش هەیە هەر سەبارەت بۆ با بزانین ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان چۆنە. ببورن بەهۆی هەندێک کێشەی تەکنیکیەوە کەشوها نابێ بەڵام بێگومان لە کاتەکانی دیکەدا لەسەر شاشەی کوردستان 24ەوە ڕەوشی کەشوهای ئەمڕۆی شارەکانی کوردستانتان بۆ دەخێنەڕوو. ئێستا بابین باسی ئەو تەوەرە بکەم کە لە سەرەتاوە ئاماژەم پێکرد وتم ئەمڕۆژ تەوەرەکەمان تایبەتە بە هونەر بۆیە بە تایبەت ئەو کۆمەڵە هونەرمەندی کە ئێستا لە ژاپۆنن کە ڕۆژی 11 2021 یۆکۆ ماها بەناڵی و خولی 22 چالە لە شاری یۆکۆهامای ژاپۆن کرایەوە و بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامە بێت و تێدا 250 هونەرمەند لە وڵاتانی جیاجیا بەشدارن و ژمارەیەک هونەرمەندی شێوەکاری کوردیش بۆ یەکەمین جار بە ناوی کۆرنەری کوردستان بەشدارن و بەرهەمەکانی خۆیان نمایش کردووە. کواریتۆری ڕێکخەر سمکۆ ئەحمەد لەگەڵ 12 هونەرمەندی کورد لەوانەش ئیسماعیل خەیات، ئیسماعیل عومەر، ئاودێر عوسمان، ئیلیاس کریکان، ئاراس حەمەحسێن، سمکۆ ئەحمەد، ڕێبوار سەعید، کۆسار جەلال، ئەحمەد نەبەس، لاورانس کاماز، عەلی ڕەزا گەرمیان و هێرش سدیق و دڵشاد بەهادین بەشداریان لەم چالاکیە هونەریە گەورەیەدا کردووە فستیڤالە گەورەیەدا کردووە. ئێمە ئێستا یاخود بڵین ژمارەیەک هونەرمەند و شێوەکار کە وەکو بەشداری پێشانگایەک لە ژاپۆنەکەنەوە میوانداری بەڕێز سمکۆ ئەحمەدمان کردووە. ئەم کاتت باش کاک سمکۆ کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە بەریتانیەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە بەیانیت باش لای ئێمە بەیانیە بزانین لای تۆ کەشەکە چۆنە و کارەکان چۆن بەڕێواچێ. سپاسان دەکەم بەیانیتان باش وە لە لەندەنی ژەستە بەیانیە سەعات 5 لە خەوەستاونە بەلێوە قساکەم. پێشەنگاکە بە گشتی پێشەنگایەکی سەرکردوو یان بەردەوامە هەروەها سیمپۆزیۆم شەپەکانی شەتاوەکو 26 مانگ بەردەوام دەکەن. پێشەنگاکە پێشەنگ گەورەیە یەکەمین جار بوو کارەکانی خۆمان نمایش بکەین. کۆرنەرێکی باش زۆر دەکەم زۆرم پێ خۆشە کە لە وەکو لە ژاپۆن کوردستان وجودی ناوی کوردستان لەسەر کۆرنەرەکەمان ئەوەی کە داعمێکی لە بینی بینەر بەڵێ کاک سمکۆ بەشداریکردنتان لە ئەم پێشەنگا گەورەیە چۆن بوو و چۆن توانیتان هەر هونەرمەندێک جیاکەنەوە هەرچەندە لە کوردستان ژمارێکی زۆر هونەرمەندی زۆر بەتوانا و باشمان هەیە کە هەریەک لەوانە نمونەیەکن بۆ خۆیان ئایا چۆن بەشداریان کردووە چۆن پێشتر ئاگادار کرانەوە؟ بەڵێ جارا بڵێن بێنالێ کوریەتەرمان هەیە هەر بڵێ کوریەتەرەی مەسئولە لە هەڵبژاردننی هونەرمەند لە وڵاتەکەی خۆیدا. منیش لە کوردستان لە ساڵی 1994 کار دەکەم. ساڵی 1994 من لە ساڵی 1996 کە چوومە بڵێن ژاپۆن بووم بە ئەندامی دەستەی باڵای جالا. لەو کاتەوە من بووم بە کوریەتەری کوردستان و ئەمریکای داکیش بڵێن هونەرمەندەکان من عادەتەن بڵێن
کارەکان اختیار دەکەم کەسەکان خۆیان کارەکان اختیار دەکەن تێمای پێشنگاکە یعنی توانی لە هەموو فرۆک بڵێن گرنگ نییە بەلام ئۆستادی هونەرمەندەکەی هونەرمەندەکەی کێ هەروەها من بڵێن زۆر حەز دەکەم کە بوار بم بە گەنج و پاڵتە لە پاڵ هونەرمەندەکە حەز دەکەم کۆنەکاندا بۆیە بڵێن هەدەم کارەکانی دێوان کۆنەکانی شاکردنێکی باشیان هەیە تقریبا بۆ هەر پێشنگای 15 کارەکەم بۆ ئەم ساڵیش 15 هونەرمەندەکە تقریبا نیوەیان زمون تازە و حەز دەستیان بگرم و بێنە ناو چای ئیرانی و بینەرانی وەک گوتم تێمای کارەکانمان فریە من کاتی شاستاڵەکانیش هونەرمەندی پێی هونەرمەندی ڤیژوال ئارتمان هەبوو بەڵێ ئارتمان هەبوو کاک سمکۆ ببوورە من پێم خۆشە کە ڕوونتر گوێمان لە تۆ بێ بۆ هۆی هەندێک کێشەی تەکنیکی هەیە کە سەوتت باش ناگاتە لای ئێمە دوای چارەسەرکردنی ئەگەڕێینەوە لای تۆ با ئێستا کەمێکدا تەبڕێنین ئەچینە لای بابەتێکی دیکە تا ئەو کاتەی کێشەکەمان چارەسەر بێ و دووبارە گفتوگۆکەم لەگەڵ کاک سمکۆ بەردەوامەکەم. جوتیارانی پارێزگاکانی کلیس و دیلۆک ئێستا وەرزی ڕنینەوەی ترێکانیانە یاخود ڕەزەکانیانە جا تری ڕەژمیری کە بە کەڵەشێری ڕەشی کلیسی ناسراوە. ئێستا ئەم وەرزەکە دەستی پێکردو جوتیارەکان بەرەبەیان زووە چنە ناو باخەکانی ترێ و بە هەرەوەزی کاری ڕنینەوەی ترێکن. بەشێک لە بەرهەمی ئەم ترەیە ئەم ساڵیان کە تازەیە هەر بە تازەی بەکاری هێننی خەنە بازاڕەکان و خەڵک و میوەی کرە و ئەیخوا. بەشێکی دیکەشی چەند بەرهەمێکی وەک مێوش سرکە و دۆشاوی لێ دروست دەکەن. بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆریش لە کالیسیۆم و پۆتاسیۆم ئاسن لە تری ڕەشمیری کلیسدا زیاتر لە ناوچە ساردەکاندا هەیە و لەوێش ئەخورێت و لەوێ پێگات و جوتیاران بەرهەمەکانیان کۆ دەکەنەوە. جوتیاران و خاوەن ڕز و باغەکانی ترێ لە پارێزگای کلس و دیلۆک لە باکووری کوردستان لە کاتەکانی بەیانی زوو ڕێگاکانی باغەکانیان دەگرنە بەر و کاری ڕدینەوەی ترێ دەکەن. جوتیارەکان کاری ڕدینەوەی ترێ بە هەرەوەزی دەکەن و سەدان تۆن ترێ ڕەوانەی بازاڕەکان دەکەن. پێشبینیش دەکرێت ئەم ساڵ زیاتر لە 50,000 تۆن ترێ لەو ناوچەیە بەرهەم بهێنرێت و بخرێتە کۆگاکانەوە. Siyah inci dediğimiz kilis, horoz وەرزی ڕنین و کۆکردنەوەی ترێ کەڵەشێری ڕەشی کیلیس کە بە هەنجیری ڕەش ناسراوە دەستی پێکردووە. لە شارەکەدا لەسەر ڕووبەری نزیکەی 160,000 هکتار زەوی ترێ بەرهەم دەهێنرێت. چاوەڕوانی 50,000 تۆن بەرهەم دەکەین. üzüm üretimi yapılmaktadır. Bu sene rekoltemiz جوتیارانی ناوچەی کلیس لە ژێر پلەی گەرمای 40 پلەی سێریزی کاری ڕنینەوەی ترێ دەکەن. بەشێک لە بەرهەمی ترێی کلیس کە بە ترێی کەڵەشێری ڕەشی کلیس ناسراوە بە نوێی ڕەوانەی بازاڕەکان دەکرێت و بەشێکی دیکەشی مێوژ و دۆشا و سرکەی لێ دروست دەکرێت. چاوەڕێژ دەکرێت ئەم ساڵ نرخی ترێ بەراورد بە ساڵانی ڕابردوو زیاتر بێت. لەژێر پلەی گەرمای 40 پلەی سەدیدا کاری کۆکردنەوەی بەرهەمی ترێ ئەنجام دەدەین و ترێی فرێشمان بە 1.5 لیرە لە چێلگەکاندا فرۆشتووە. چاوەڕێین ئەم ساڵ چیلۆیەک مێوش بە 18 لیرە بفرۆشی. ترێی ڕشمیری کلیس کە بەترەی کەڵەشێری ڕەشی کلیس یاخود هەنجیری ڕەش ناسراوە یەکێک لە بەناوبانگترین جۆرەکانی ترێ و ڕەوانەی هەموو شارەکانی باکووری کوردستان و تورکیا دەکرێت. هەروەها بەشێکی دیکەشی ڕەوانەی ڕووسیا دەکرێت چونکە سروشتیە و ترێ وایە زیاتر لە ناوچە ساردەکان بەکاردێت. هۆکاری ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کالیسیۆم و مەگنیسیۆم و پۆتاسیۆم و ڕێژەیەکی زۆر ئاسنی تێدایە. ترێ ڕەشمیری لە هەرێمی کوردستانی ژیا لای خۆشمان زۆر ترێکی باوە با بڵێن ئارزووی زۆر لەسرە چونکە ترێکی زۆر خۆشە ڕەشە و دەنگەکەی گەورەیە ئەگەر من هەڵم نەکردبێ بەڵام ترێکی خۆشەوە بە تایبەت بۆ دروستکردنی سرکە و یاخود کاکرێ بە مێوش ئەمە دواتر هەم خۆشترە بێ هەمە توانرێ ئەو ڕێژە زۆرەی کە هەیە ئەگەر ئێستش نەتوانرێ یاخود ساخ نەکرێتەوە لە بازاڕەکان بەو شێوازەی دیکە سوودی لێبیندرێ بوو. ئێستش وەرزی تر پێگەیشتنی ترێ هاتووە لای خۆمان چونکە ئەو جۆرە ترەیە زیاتر لە شوێنە ساردەکان و کوێستانەکان هەیە. ئێستا کێشەکەمان
چارەسەر بووە ئەگەڕێمەوە لای میوانەکە ئەم ناوبڕۆمان بەترێ بوو بزانین بەردەوامە بم لەگەڵ میوانەکە کاکسمکۆ ناوبڕێکمان هەبوو باسی تری ڕەشمیریمان کرد بابینەوە سەر بابەتەکە لەگەڵ توی ئەو باسی هوەر بکەینەوە گرنگی بەشداریکردنتان لەم فستیڤالە لەم پێشانگایەدا چییە؟ زۆر باش خۆی بەجددی هونەرمەندی کورد وجودمان کەمە لەسەر ساحەی بڵێن هونەری جیهانیدا لەبەرەوە ئەم هێنالێک گەورانە بەڕای من کارێکی زۆر گرنگە لەبەرەوەی حەدیقەل هونەرمەندانی کوردستان ئەتوانین وجودمان هەوێ لەبەرەوە بەڕای من ئەم کارانە کارێکی باش و جیلەکەی ئێمەش جیلێکین بواریۆمان هەبوو کە بێینە دەرەوە بتوانین ئەو چالاکی بکەین لەبەرەوە بەڕای من ئەرکێکی گەورەمان لەسەرشانەکە وەکو هونەرمەندێک بتوانین خزمەت بە هونەری شێوەکاری کوردی بکەین من خۆی لە ساڵی 94ەوە لەگەڵ جالایە کوریەتەریەکەم هەم بڵێن وەکو بەشدار بوو هەمووەکو کوریەتەریش بۆ هەموو خولێک 15 هونەرمەندی اختیارەکەم بەڕای من وجودی هونەری کوردی لە ساحەی جیهانیە ضرورەتێکی گرنگە لەبەرەوەی حەدیقەل وجودمان هەیە بەڵێ کاکسمکۆ ئێستا پێشکەوتنەکان یاخو بڵێن کارەکانی هونەرمەندان هاوتای پێشکەوتنەکانی جیهانە بە تایبەت لە ڕووی هونەری شێوەکاریەوە بەو پێی کە ئێوە لە دەرەوەی وڵاتن یاخود بڵێن ئەو ڕەوتەی کە هونەری پیاتەیە پەڕێ هونەرمەندانی کورد توانیویانە لە چه ئاستێکی دابن بەڕای من هونەرمەندانی کورد بڵێن هەنگاوێکی زۆر بڵێن باشمان ناوە لەبەرەوەی هونەری کوردی هونەرێکی تازەیە بە جیهان وەکو بڵێن پێشتر ئاماژەم کە جیلەکە ئەمە یەکەمی جیلەکە بێتە بڵێ دەرەوە هونەری شێوەکاریش هونەرێکە ڕاستەوخۆ ئەگاتە جمهور هونەرێکی بڵێن مەرئیە پێویستی بە تەرجمەنیە وەکو بڵێن شعر و ئەدەب و ئەمانە هونەرێکی ئاسانتر ئەگاتە بینەر لەبەرەوە بەڕای من دەوری هونەری شێوەکاری لە ناساندنی کەلتور و فەرهەنگ و تەنانەت نەهامەتیەکانی کوردستانیش بە جیهان دەورێکی زۆر کاریگەر و بۆیە تەسەوەرەکەم بە ئاسانی بتوانین بگەینە دڵی بینەر لەبەرەوەی هونەرێکە پێویستی بە بڵێن تەرجمە نییە هونەرێکی مەرئی و بڵێن ڤیژواڵە و تێگەشتنیشی ئاسانە زۆر جار لە ڕێی هونەرەوە ئەتوانین ئەمە کارە بڵێن مێژوویەکان و تاریخەکان تۆمار بکەین لەبەرەوە بەڕای من وجودی گرنگە هونەرمەندانی کوردش لەو بوارەیە چالاک بوون بەڵێ کاکسمکۆ هەموو سەرجەم هونەرمەندەکان تەنها کارە هونەریەکانیان بەرهەمەکانیان ناردووە یاخود هیچ کامێکیان توانیویانە ڕاستەوخۆ خۆشیان لە پێشانگاکە بەشدار بن و ئەرکی ناردنی ئەو کارانە بەرهەمەکانیان کێ گرتوێتیە ئەستۆ چۆن براوەتە ژاپۆن خۆی لە ڕاستیدا جالا بڵێن بێنالێ بۆ بڵێن هونەرمەندە یابانیەکان فری نییە یعنی هەموو بڵێن هونەرمەندێکی یابانی پارێک یا مخابل بەو کارێکە بەژار بێتیدا بەس هونەرمەندە کوردەکانمان فری کردووە لەبەر ئەوەی پۆستیش لە کوردستانەوە نییە ڕاستەوە خۆ ڕاستێکی هونەرمەندەکانی کوردستان کارەکانیان نار بۆ من لە بەریتانیا منیش بڵێن یارەوە پۆستم کرد عادەتەن پۆستەکەی عایدی هونەرمەندەکان خۆیەتی لەبەر ئەوە لە کوردستانش مشکلەی پۆستمان هەیە تۆزێکەوە قورسە وەکو بڵێن وجودی هونەرمەندیش بەهۆی کۆرۆنا ئەم ساڵ نەکرد هونەرمەندانی کورد بەڵکو هونەرمەندە بیانەکانیش وجودیان نەبوو بەس من بە تەنها لێ بووم لەبەرەوەی من خۆم لە ساڵی 96ەوە لە ژاپۆن ئەژیم لە بڵێن زولبەی زۆری بێنالەکانە بەس خۆمی لێم منیش یەکەمین ڕۆژ بەس لێوێ بووم ئیتر بەداخەوە مشکلەی پۆستمان هەیە و مشکلەی سەفەرشتی و ئابێت دایمە بەڵێ کاکسم کۆ بۆ پێی کە خۆت بەشێک لە ئەو قورسایی و ئەرکەکانت خستۆتە سەرشان هاوشانی هونەرمەندانی دیکە هیچ کۆنتاکتێکە دروست کردو بۆی ئەم کارە پێچەوانەکەشی بکرێ بۆ نمونە هونەرمەندانی دیکە هەم لە ژاپۆن بێ لە وڵاتانی دیکە بێ بتوانن بێنە کوردستان پێشانگایەکی لەو شێوە بکرێتەوە کە ئێمەزانی ئێستا لە کوردستان چەندین پێشانگەی باش و مۆزەخانەی سەردەمیانەشمان هەیە بۆ ئەوەی کە کاری تەشکیلی یاخود شێوەکاری تێدا نمایش بکرێت ئەکیدەوە بڵێن هەدەفێکی گەورەی ئێمەیە من بڵێن لە ساڵی 2006 کۆمەڵێکم دروست کرد بەناوی کۆمەڵەی باران
ئامانجی ئەم کۆمەڵی ئەوە بوو کە هونەرمەندانی بیانیش بێنێتە کوردستان نەکرد بە بڵێن لە کوردستانەوە کارەکانمان ببینە بڵێن دەرەوەی کوردستان ئیشیش لەسەرەوەکەن هیوادارم لە ئایندەیە بتوانین پێشنگایەک بەس بۆ هونەرمەندانی ژاپۆنی بکەینەوە لە کوردستان بتوانین بە شێوەیەکی جیاواز ئەم جارە بڵێن بتوانین هونەرمەندە ژاپۆنەکانیش داوت بکەین بۆ کوردستان و بێن لە نزیکەوە ئاگاداری کوردستان بن و ئاگاداری ڕەوتی هونەری کوردی ببن. بەڵێ بابەتە هونەریەکان یاخود بڵین شێوەکاریەکان زیاتر چ بابەتێک بوون ئایا هەمەڕەنگ بوون یاخود بابەتێکی چەند بابەتێکی دیاری کراو بووە ئەشمێ بزانم ژاپۆنیەکان سەرسام بوون بە کام جۆریان بە کام شێوەکاریان یاخود بە کام بابەتەیان وەکو بڵێن پێشتر ئاماژەم پێکرد تێمای ئەم پێشنگایە فریە واتە بڵێن هونەرمەندەکان ئازادن لە هەر تێمایەک اختیارێکە لەبەری پێشنگایکی گەورەیە 250 هونەرمەند لە هەموو دنیا و بەشداریەکە هەرێکی ستایڵێکی تایبەتی خۆیەیە هونەرمەندانی کوردی ئەمە زۆری پەینتین بوونی هونەرمەندی ڤیدیۆ بڵێن ئارتیشمان هەبوو شێوازەکانیش تێکەڵ بوون لە بڵێن سوریالیزم و تەجرید و ڕیالیزم تقریبا بە عام هونەر بڵێن لەبەر ئەوەی هونەری کوردی وجودی لە ساحەی هونەری جیهانیانە جمهور بە بڵێن شێوەیەکی زۆر بڵێن سەرنجین ڕاکێشەوەیەن و سەیرهێنەکەن کارەکانەکە لەبەری کارێکی جیاوازە لە کارەکانی ئەوان ئەتوانم بڵێم هەموو بڵێن هونەرمەندەکانی کە لەم چالاکییا بەژاربوون کارەکانیان جێگەی سەرنجی ژاپۆنیەکان بوو بڵێن ڕەنگانەوەکی باشیشە بوو لەسەر پێشەنگاکە ناتوانم اختیاری بڵێم یەکین هونەرمەندیان پەسەندتر کردو بە سەرەویتر هەمویان کاری بڵێن جوان و پوخت بوون و هەمویان ئەزمونێکی جیاوازی کەسێکی جیاواز بوون لە کوردستان هەمویان یعنی عالەمی ئینسانێک و هونەر بڵێن مندێکی جیاواز بوو لەبەرتوانم بڵێن بەگشتی هەمویان بوونە جێی سەرنجین ڕاکێشانی ژاپۆنیەکان و کارێکی جوان بوو. باشە بۆ پێی کە بۆتە جێی سەرنجی زۆربەی ژاپۆنیەکان ئایا هیچ داواکاری لەسەر بوو بۆی کە کارێکی بەرهەمێکی هونەرمەندێک بکردرێتەوە یان تەنها بۆ پێشەنگاکە بوو هیچ کام لە هونەرمەندان ئامادە نەبوون کە بەرهەمەکانیان دانێن یاخود سێڵیکەن یاخود بیفرۆشن بەڵێ جادا بڵێن بێنارە پێشەنگاکی کۆمەرشاڵ نییە واتە کارەکان بۆ فرۆشتن نییە تەنانەت سەریش لەسەر کارەکان نییە لەبەرەوە بڵێن چالاکیەکە سرف هونەر بۆ هونەرە لەبەرەوە بە هیچ کاری هیچ بڵێن هونەرمەندێکمان نەفرۆشتووە و ئاماژی پێشەنگاکەش ئاماژێکی کۆمەرشاڵ نییە. بەڵێ کاکسم کۆ تۆ بۆ پێی کە لە بریتانیا ژیت تا چەند دەواازەکان کراوەیە بۆ تۆ کە بتوانیت هاوشێوەی کارێکی ئاوا هونەرمەندان جارێکی دیکە تۆ هاوکاریان بیت یاخود یارمەتی دەریان بی بۆی کە بتوانن لە پێشەنگای دیکەدا لە وڵاتێکی دیکە بەشدار بن؟ من بڵێن بە حکمەوەی کە لە ژاپۆنە ژیم و هاوڵاتێکی ئێرەم بڵێن بۆ بڵێن جالا شتێکێکم لە بڵێن ڕێکخەرەکان و کوریتەرەکان ئەتوانم بۆ بڵێن یابان بڕیار بم بەس بەجددی بۆ بێنالەکانی ئەوروپا بڵێن زۆر جارنیش خۆمەکو هونەرمەندێک داوت دەکرێم ناتوانم من کەسێکی تر ئینکەم بانکێشکەم بەس ئەگەر هەر بڵێن بوارێکم هەبێت و چالاکێک لە ئەوروپا بێ ئەمریکا بێ ڕێکی خەم من تەوان زۆر حەزەکەم هونەرمەندانی تری کوردیش بەشدار بن و بواریوانێشە بێت کە بتوانن کارەکانیان نیشانی بینەرانی وڵاتانی جیاواز بن. بەڵێ ئەی هیچ پێشنیازی شتێکتان نەکردووە یاخود خۆتان داوای بکەن؟ لەو بڵێن وڵاتانە بێنالەی زۆر لە ئەوروپا هەیە بەس وەکو پێشتر وتم هەر بڵێن بێنالەیەک کۆمیتەیەکی خۆی هەیە و کوریتەری خۆی هەیە ئەوان بڵێنەکەن اختیارەکەن من هەتا سەد کوریتەری جالان بەس لە ئەوروپا کوریتەری هیچ بڵێن بێنالەیەکی تر نییە بەس ئەگەر هەر بڵێن بوارێکم بۆ بڕاستێ بتوانم لە بڵێن فرسەتا کۆنێکشنێکی وا دروست بکەم کە بتوانم بێمە ناو بڵێن بواریەوە کە ببم بە بڵێن کوریتەر لە پێشەنگاگی لە ئەوروپا ئەکی دەو کاتە بوارەیەم بە هونەرمەندانی کوردیش.
بەڵێ کاکسم کۆ پەیوەندی هونەرمەندان لە تاراوگە چۆنە جا لە هەر وڵاتە بێ ئەوروپا یاخود ژاپۆنە هەر شوێنێکی دیکە بێ ئایا کۆنتاکتێکی واتان هەیە کە بتوانن یەکدەنگی هونەری کوردی بگەێنە جیهان؟ خۆی مشکلەکە لەوەیە ئەم چالاکیانەی کە ڕۆیا چالاکی تاکە کەسن لەبەر ئەوە لە کوردستانیش جالیە کوردی جالیەکی بچووکین بەداخەوە بڵێن کارێکی کۆدەنگ نییە لە نێوان هونەرمەندە کوردەکان ئێرە زیاتر کارەکان کاری تاکە کەسێن هیوادارم لە ئایندەیە بتوانین کۆمیتەیەک دروست بکەین کە بتوانین بە دەنگێکی گەورەترەوە جێگەی خۆمان لە ئەوروپا بکەینەوە بەسین بەداخەوە تاکوسە کارێکی تاکە کەسیە و ئیمکانەتی تاکە کەسیش مەحدودە. باشە پەیوەندیتان لەگەڵ هونەرمەندانی بیانی چۆنە وا لەگەڵ کوردەکان پەیوەندی تاکە کەسیە ناتوانن بەو پێی کە لاوانێ زۆرجا دوور بن یاخود هەر هۆکارێکی ترکە خۆتان بزانن بەڵام بە پێچەوانەوە لەگەڵ بیانیەکان باشترە یاخود کۆنتاکتان هەیە؟ لەگەڵ بڵێن بیانەکان شاوکو پێشوتم زیاتر کۆنتاکتەکان کۆنتاکتی تاکە کەسین لەبەرەوەی کوردستان وڵاتێکمان یە تاکوستە بڵێن سنتەرێکمان نییە کە هونەرمەندانی کورد کۆکاتەوە لە ئەوروپا و بە یەکشانە بکەین بەس هونەرمەندانی بیانیش کۆنتاکتیان لەگەڵ هونەرمەندانی کووردا هەیە ئەگەر ئێستا سەیر بکەین زۆر جار هونەرمەندانی فەڕەنسیمان بینیوە کە لە کوردستان هاتنۆتە کوردستانەوە ئەو بڵێن پەیوەندیە هونەریە لە نێوان بڵێن جالیەی کوردی و بیانیەکانە هەیە ئەتوانم بڵێم کۆنتاکتێک و کۆنێکشنێکی زۆر بەخۆ نیە تاکوسە هیوادارم لە ئایندەیە بتوانین گروپێکین کە دروست بکەین کە بتوانین وەکو بڵێن ڕێکخراوێک بە شێوەیەکی سیستماتیکی ئیش بکەین لەگەڵ بڵێن حکوومەتی هەرێمیش بێت و هەر بڵێن کەسێک کە بیاوێ فەند کات و هاوکاری هونەری بکە بتوانین لە ڕێ ئەوانەوە چالاکی گەورەتر بکەین چونکە بەجددی هونەری شێوەکاری هونەرێکە پێویستی بە هاوکاری جیاوازی بڵێن جیاواز زۆر هەیە وەکو بڵێن میدیا فاینانس لۆجستیک بەداخەوە لەو بڵێن بوارانەیە بڵێن شێوەیەکی جددی بەرەوهین پێشی نەچونە تاکوێستە هیوادارم لە ئایندەیە بتوانین ئەو بڵێن مشکلانەش حەلکەین و بتوانین بە دەنگێکی گەورەترەوە لە وڵاتانی ژیان و بێنالی گەورەکانە دەنگ و ڕەنگی خۆمان هەبێ. بەڵێ کاکسم کۆ گەیاندنی پەیام لە ڕێگەی هونەرەوە ئایا ئێستا چۆنە؟ بۆ نمونە ئەو بەرهەمانەی کە ئێستا بەشداریتان پێ کردووە لە فستیڤالێکی ئاوا گەورەدا پەیامەکەی خۆتان گەیاندووە ئامانجی خۆتان پێکاوە؟ دڵنیام ئەکید پەیامی هونەرمەندانی کوردستان پەیامێکی زۆر بڵێن ئینسانیە ئێمە بڵێن لە ڕووی لە بڵێن ڕێگەی هونەرەوە باز لە کارەساتێکی گەورەکەین باز بڵێن لە تاریخ و مێژوو داهاتووی میلەتێکەکەین تەسەورەکەم لە ڕووی پەیامی بڵێن خۆمانە بە شێوێکی زۆر جوان توانیمانە پەیامەکانی خۆمان بگەێنین و لە ڕێ هونەریشەوەکو پێشتر باسم کرد هونەری شێوەکاری هونەرێکە پێویستی بە تەرجمەنیە بە ئاسانیە گاتە بینەر ئەتوانم بڵێم لەو ڕۆوە سەرکەوتوو بین. هەمیشە سەرکەوتوو بن کاکسمکۆ بە هیوایەوەی کە لە شوێنی باشتر و گەورەتر و ناوبانگی هونەرمەندانی کوردستان باشتر بدرەوشێتەوە. سپاس بۆی کەم بەیانیە میوانی پرۆگرامی ڕۆژباش بووی بە شوێکی ڕاستەوخۆ لە بەریتانیا لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ تۆ سمکۆ ئەحمەد شێوەکار. زۆر سپاس زۆر سپاستانەکەم ڕۆژێکی خۆش بەوام بتان کاتێکی خۆش. پێش بابەتەکەمان پێش تەوەرەکەمان باسی کەشوهاوام کرد باسی ئەومان کرد کە مەترسیەکان چۆنە و توانێستا کەشوهاتان بۆ خێنە ڕوو بەڵام ئەو کاتێک کێشەیەکی تیا بوو ئێستا کێشەکە چارەسەر کراوە با بزانین ڕەوشی کەشوهای شارەکانی کوردستان چۆنە و پلەکانی گەرمە هیچ دابەزینی بەخۆیەوە بینیەوە یاخود هەر بەرزە.
هەمیشە یاخو بڵێن هەرچەنە کاری چاکردنەوەی تۆڕەکانی کارەبا و کێشانەی کە پەیوەندی بە کاری کارەبا و محاویلی کارەباوە هەبووە هەمیشە وامان بیستوە کە پیاوان ئەنجامیەیە بەڵام خانمێکی شاری ئەرزڕومی باکووری کوردستان هاوشانی هەشتا پیاوی دیکە کاری چاکردنەوەی کارەباکە ئەو ڕێچکەیەشیان شکان خانمان و ئەچێتە سەر ستونەکانی کارەبا ئەم خانمە 6 ساڵە لە بەشی چاکردنەوەی هەڵە و کێشەکانی کارەبای شارەکەی کارەکات واڵێت ئامانجم کەمکردنەوەی جیاوازیە لە نێوان ئافرەتان و پیاوان لە کاری قورسدا یاخود ئەو کارانەی کە بیستومانە بەبەست پیاوان بیکەن با ببینین بزانین ئەم خانمە چۆن هاوشانی پیاوان ئەو ڕێچکەیەشی شکانە و ستونەکانی کارەبا ئەچێتە سەری و چاکیەکاتەوە. ئیدەنور دۆغان خانمێکی باکووری کوردستانەوە ئەندازیاری کارەبایە. ئەو خانمە هاوشانی هەشتا پیا و بەسەر ستونەکانی کارەبا سەر دەکەوێت و کێشەکانی تۆڕەکانی کارەبا چاک دەکاتەوە. ئەو خانمە دەڵێت ئامانجم ئەوەیە جیاکاری لە نێوان ئافرەتان و پیاواندا لە کارکردندا نەهێڵم. Buradaki amacımız zaten vatandaşlarımıza kesintisiz ئەو کەسانی من لەگەڵ ئەو تیمەی تایبەت بە چاکردنەوەی کارەبا دەبینن بەلایەنەوە سەیرە. من وەک ئافرەتێک هەموو کارێکی ئەستەم لە پێناو خزمەتی هاوڵاتیان دەکەم. دەبێت هەمومان هەوڵ بدەین جیاوازی لە نێوان پیا و ئافرەت لە کار و خزمەتدا نەهێڵین. ئەم خانمە ئەندازیار و تاقانەیە لە ناوتیمی تایبەت بە چاکردنەوەی کارەبا لە ئەرزەڕووم ڕۆژانە ئەگەر لە کارمەندە پیاوەکان زیاتر کار نەکات ئەوە کەمتر کار ناکات بۆی هاوڵاتیانی شارەکەی لە وزەی کارەبا بێبەش نەبن و بەردەوام سەرقەڵی چارەسەرکردنی کێشەکانی کارەبایە هەروەها لە هەر شوێنێک کار بکات دەبێتە جێگەی سەرنجی کەسانی دەوروبەری. Şunu söyleyeyim tabii ki herkes gibi yani buradaki arkadaşlar خانمان دەتوانن هەر کارێکی بیانەوێت ئەنجامی بدەن با کاری پرۆفشناڵ لە نێوان پیاوان و ئافرەتاندا جیانەکەینەوە و جیاوازیەک نییە. من داوای پشتیوانی لە هەموو کەسێک بە تایبەت خانمان دەکەم. دڵخۆشم بەو پەیوەندی لە نێوان تیمەکەماندا هەیە. işi bir bayanda yapabilirmiş. ئێدەنور دۆغان لە ساڵی 2014 بەشی ئەندازیاری لە زانکۆی ئەرزەڕووم تەواو کردو و ماوەی 6 ساڵە هاوشانی هەشتا پیاوی دیکە لە چاکردنەوەی هەڵە و کێشەکانی کارەبای ئەرزەڕووم کار دەکات و خۆشەویستێکی زۆری بۆ کارەکەی هەیە. ئەم خانمە کارەباچیە بەبێ هیچ ترسێک بەسەر ستونەکانی کارەبادا سەر دەکەوێت و شارەکەی ڕووناک دەکاتەوە. هەر بۆ زانیاریشتان ئەم خانمە بە تەنیا نیە لە باکووری کوردستان کەم کاراکە لە باشووریش لە سلێمانی چەند خانمێکی دیکە لە ناو شوێنی چاکردنەوەی کارەبادا کاری چاکردنەوەی مەحاویلەکانیش دەکەن لە ناو بەڕێوەبەرایەتیەکدا کە کارەکان قورسە پێشتر پیاوانیان کرد بەڵام کۆمەڵێک ژن هاوشانی پیاوان ئەو کارەشەکەن. ئێستا هیچ کارێکی قورس نەماوە لە دنیادا کە تایبەت بێ بە ڕەگەزێک بڵێت ئەمە تەنها پیاوەی کە ناتوانن ژنان بیکەن ئەو ڕێچکانە هەمووی شکاوە. ئاژەڵداران کۆچەریەکانی گوندی یۆلبۆیۆی سەربا پارێزگای قەرسی باکووری کوردستان دوایی کە کاتی کارکردنیان بە ئەسپ و ماینەکانیان تا ڕادەیەک تەواو بووە کارە قورسەکانیان کردووە ساڵانە لەم کاتەی ساڵدا یاخود بڵێن لەم وەرزەدا وەک نەریتێکی خۆیان ئەسپەکان تێکەڵ بە سروش دەکەنەوە و بەرەڵایەنەکەن بۆی کە ئازادانە لە ناو سروشت بسوڕێنەوە و ئەسپەکانیش لە دەشت و لە وەرگاکان بە دوێ خواردن و خۆراکە گەڕێن و چێش لەو کەش و هەوای وەرەگرن بێگومان ئاژەڵەکان کاتێک کە ئازاد دەکرێن و لە دەست کاری مرۆڤەکان نامێنن ئەوانیش باشتر ئەژین و ژیانێکی ئازادانیان هەیە ئەوانی کە ئەیبینن دیمەنی بەشێک لە ئەسپەکانی قەرسی باکووری کوردستانە کە بە دوای یەکتردا ڕادەکەن و لە ناو لە وەرگاکاندا دەلەوەڕێن لە چوونەتەوە ژیانی سروشتی خۆیان ئەمەش کاری ئەو ئاژەڵدارانەی قەرسە کە دوایەوەی کاریان نەما بە ئەسپەکان یاخود بڵین ئەوەش بەشێکە لە پاراستنی مافیە و ئاژەڵانە و دوای ئەو ماوە زۆری کارکردنیان بەو شێوەیە ئازادیانێنێ.
ڕێگەیەک نەماوە بۆی کە زۆرێک لە هاوڵاتیان یاخود لایەنی پەیوەندیدار نەیگرێتە بەر بۆی کە ڤاکسین وەرگرن جا هەر تاکێکی سەر ئەم ڕووی زەوێ بێ لە بەرەوەی هەمومان معارزین بۆی تووشی کۆرۆنا بوو یاخود توش بووین. ئێستا لە هۆڵێکی تایبەت بە ئاهەنگی هاوسەرگیری لە شارۆچکەی بێرەجیک سەر بە پارێزگای ڕەحا لە باکووری کوردستانەویش بە ڕێژەی لە 150 داشکانن بۆ کەساناکرێ کە ڤاکسینی ڤایرۆسی کۆرۆنای نوێیان وەرگرتووە. عەبدوڵڵا ئەسڵان بەڕێوەبەری هۆڵەکەیاڵێ بە مەبەستی هاندانی خەڵکی ناوچەکە بۆەوەی کە ڤاکسینی کۆرۆنا وەربگرن هەڵمەتێکیان دەست پێ کردووە بە ناوی ئادێ ڕەحا ڤاکسین وەرگرە. لە میانەی هەڵمەتەکەدا ئەوانەی کە دوو ژەمی ڤاکسینەکان وەرگرتووە لە کاتی بەکرێگرتنی هۆڵەکەدا بە ڕێژەی لە 150 داشکانیان بۆ وەکرێ. دەژڵێت تاکە چارەسەرە بۆ ڕزگاربوون لەو پەتاجیهانیە بۆی کە ڤاکسین وەربگیرێت و لای خۆشیەوە ئەوەی لە دەستی بێت درێغی ناکات بۆی کە خەڵکی زیاتر ڤاکسین وەربگرن. بە کەمێک بتانهێنمە ناو جیهانی ئابوووریەوە بزانین بەهای دراوەبیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە. $100 ئەمریکی بەرامبەر بە 148,000 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 173,750 دیناری عێراقیە. 100 پاوەند بەرامبەر بە 205,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 17,100 دیناری عێراقیە. 100 تومانی ئێرانی 5,710 دینارە و هەروە مسقالێک زێری ئایار 24 412,000 دینارە. مسقالێک زێری ئایار 21 364,000 دینارە و مسقالێک زێری ئایار 18 310,000 دیناری عێراقیە. دوای کۆرۆنا خو بڵین لە سەردەمی کۆرۆنا زۆر بەمان کاتەکانی خەومان تێکچوو بە گشتی لایفستایلی زۆربەی هاوڵاتیانی ئێمە و گیانیش بە گشتی تێکچوو شێوازەکانی گۆڕا بۆ پێی خەڵک زیاتر لە ماڵەوە بوو. سەپاسیوەتان بۆ کەم کە کاریگەری یاخود کاریگەریە خراپەکانی کەم خەوی چییە؟ زۆر جار خەڵک کەمە خەوت یاخود تا درنگانی شەو بە خەبەرە بوو بە ڕۆژ بخەوت. بۆیە ماڵپەڕی لایف هێک راپۆرتێکی لەبارەی کاریگەریەکانی کەمخەوی بڵاو کردوتەوە کە تێیدا ئاماژە بەوە کراوە کەمخەوی دەبێتە هۆی زیادبوونی کێشی لەش و هەروەها ئەو کەسانش کە کێشیان زۆرە و دەیانەوێت کێشیان کەم بێتەوە ئەگەر کەمخەو بن ئەوە هیچ ئەنجامێکی باشیان دەست ناکەوێت. یەکێکی دیکە لە کاریگەریە خراپەکانی کەمخەوی خەوتن لە کاتی ئەنجامدانی شۆفێری و کارکردندا بە جۆرێک لەسەر ئاستی جیهان چەندین حاڵەت تۆمار کراوە کە کەسێک بەوەی کەمخەویەوە لە کاتی شۆفێری یاخود ئەوانەی کاریان لێخوڕینی ئۆتۆمبیلی بارهەڵگر و هێڵەکانی گواستنەوەیە خەویان لێکەوتووە و بەهۆیەوە تووشی ڕووداوبوون و گیانیان لەدەستداوە. ئەوانەی کەمخەون زۆرینەیان کۆندامی بەرگری لەشیان لاوازە هەروەها لە ڕووی توانای جەستەیەوە بێهێزن و ئەو دوو هۆکارەژە بێتەوە هۆی توشبوون بە نەخۆشی و خراپبوونی دۆخی تەندروستی کە لە هەندێک حاڵەتدا بە مردن کۆتایی دێت. پزیشکان و پسپۆڕان داوا لە هاوڵاتیانەکەن ڕۆژانە لە کاتی خۆی و ماوەی پێویستدا بخەون. ماسی یەمەنی تامێکی تایبەت و خۆشی هەیە و لەلایەن هاوڵاتیانەوە خواستێکی زۆریشی لەسرە. لە چێشخانەکانی جیۆبۆتی ماسی یەمەنی بە دوو جۆر پێشکەش بە میوانان و سەردانی کارانەکرێت. ڕۆژانە ژمارەی زۆری گەشتیار بە تایبەت لە ژەمی نیوەڕۆیاندا سەردانی چێشخانەکەکەن و داوای ماسی یەمەنیەکەن. ئەو دەرجیبوتیە وەکە دێدیتن قەرباڵغیەکە زێدە دێدانێ نیڤرودە نانخانەیە نوێ تێنەدیتن و بە هەزاران گەشتیار و سەردانکار سەردانە ڕێستۆرانت و نانخانەیە نوێی تایبەت و چێکردنا ماسییان دەکەن. حەیاکۆ ماسیەن یەمەنی بناوودەنگ بخۆن. چێکردنا وان ماسییانژی بە دجۆرانە تێ ئامادەکردن جۆرێک ببیبەرە سۆر دفرنەکەی کەڤنە شۆپیدە تێبژاندن و یادنژی بە نۆرمال دفرنێدا تێچێکردن و پێشکەشی سەردانکەران دەکەن. الگۆرخۆدیە خواردنگەهێ خواردنا ماسیەن یەمەنی خواردنەکە سەرەکەیە لە جیبوتی و تاماوەیە توش دیرۆکاوێ هەمارەنگ لە vê deverê nîşan dide.
گەلێک تش نهاتنە گواردن تەنێ مەقاتێک زیدەکریە حەیانەهاژی دیوارên wê bi zeqrefeyên kevin hatine xemlandin tenê odeyeke biçûk li pişt heye taybet e bi jinên ku dixwazin bi tenê xwarinê bixwin û her ew jî heman xwarin e. Sohana 16 salî gotgel bapîrê xwe serdana xwaringehê kiriye ji bo masiyên Yemenî bi xwe dibêje her gava ew serdana Cîbûtî dike di wê serdanê de eger neyê nanxaneyê û masiyan nexwe çêjê ji serdana xwe nake. Her dema ez têmên Cîbûtî bapîrê min bixweretîne vê derê heya em bi hev renanê nîvro bixwin ew jî masiya Yemenê ne dema em li mal li Brukselê çê dikin ne weke heman damê ye lê her Cîbûtî têne bîra min ew jî bîranîneke biçûk e. Li wê komarê masîgir her roj sê heya çar caran berê xwe didine çemên wê deverê heya masiyan bigirin û pişt re berê xwe dine nanxane û bazarên firotina masiyan û nerxê her masiyekî li gor cor û buhayê wê datînin. Li tevahiya Cîbûtî masiyên Yemenî bi hevîrê goşmoz û xurmeyan tê çêkirin ji serdankeran re tê pêşkêşkirin û buhayê her masiyekî amadekirî 5 euro ye. ماسی یەمەنی بێ کوردی بە هەر شوێنێک بێ ماسی هەر خۆشە و هەر تام و لەزەتی هەیە جا بە هەر شێوازێکیش بێ وان نازام ڕای منە یاخود هەموو کەس وایە حەزی لە ماسیە زۆر جار کەسانێک هەن بێجگە لە حەزیان بۆ خواردنی ئەوە نەش حەزیان لە ڕاوکردنی ماسی یاخود بڵێن زۆربەی خەڵک بژێوی ژیانیان لەسەر ڕاوە ماسیە بە تایبەت لە وڵاتانی ئەوروپا ئێستاش لە پێناو کەمکردنەوەی مەترسیەکانی سەر ژینگاوە هەمەجۆری زیندەوەر وڵاتانی ئەوروپا ماوەی هاتوچۆی بەلەمی ماسیگرەکانیان کەم کردوتەوە نایڵن زۆر بچنە ناو دەریاوە بە شێوەیە کە ئەم ساڵ هەر بەلەمێک بووی هەیە 183 جار یاخود ڕۆژ بۆی ڕاوماسی لە ناو ئاوی دەریاکاندا بگەڕێت ئەو بڕیارە ماسیگرەکانی بێگومان نیگەران کردووە پێیان ناخۆشاڵەن کاریگەری خراپی لەسەر ژیانی ئەوانە بێت ڕاستە لەلایەکەوە کاریگەریە بێت بۆ پاراستنی ژینگە بەڵام لە ڕووی ئابووریشەوە زیان لە ماسیگرەکان و ئەو کەسانایە کە بژێویان لەسەرەتی با مەبەستی پاراستنی سەرچاوەکانی ئاو و ژینگەی ئاوی دەریای ناوەڕاست وەزیرانی کشتوکاڵی یەکێتی ئەوروپا ژمارەی ئەو ڕۆژانەی ڕێگەپێدان هەیە بۆ دەرچوونی بەلەمەکانی ڕاوکردن لە دەریادا لە 7.5 بۆ بەلەمە فەڕەنسی و ئیسپانی و ئیتاڵیەکان کەم کردوتەوە بڕیارەکەش بۆ ماسیگرەکان و ڕاوچیان بە بڕیارێکی مەترسیدار ناو دەبرێت چونکە پێیان وایە چی دیکە قازانج ناکەن لە کارەکەیان و لە ڕووی ئابووریەوە بڕیارەکە زیانی دەبێت مانگی کانونی یەکەمی ساڵی ڕابردوو پشکەکە لە 7.5 کەم کرایەوە ئەم ساڵ 183 ڕۆژ گەڕان بۆ هەر کەشتێک هەبووە کەواتە ئەمە یەکێکە لە پێوەرە کاریگەرەکان چونکە دەبێت بزانین کەشتەکان خەرجی زۆریان هەیە ژمارەیەکی سنوورداری گەشت هەیە ئەوەش دەبێتە هۆی ناهاوسەنگی لە ڕووی ئابووری و دواتر نیگەرانی لای هاوڵاتیە ساڵی داهاتوش لە مانگی کانونی یەکەمدا کاتێک دووبارە باس لە کەمکردنەوەی ڕۆژەکان دەکرێت لەلایەن حکوومەتەکانی هەریەک لە وڵاتانی فەڕەنسا و ئیسپانیا و ئیتالیا بۆ ڕێگریکردن لە چوونە ناو دەریا ئەوە دووبارە ئەگەری ڕێگەپێدانەکان کەمتر دەبێت بۆیە خاوەنی بەلەمەکانی تایبەت بە ڕاوی ماسی و هەموو ئەو کەسانش کە بژێویان لەسەر ئەو کارەیە سوودمەند نابن بەمە ژمارەی ماسیگرەکان لە دەریادا کەم دەبنەوە و دەستبەرداری پێشەکەیان دەبن وابزەمە و پشکانەی پێمان درراوە بۆ ماوەی ڕاوەماسی کارەکەمان خراپ دەکات تەنها 180 ڕۆژ بۆ بەلەمێکی لەو شێوەیە کە پێشتر لە ساڵێکدا 220 یان 225 ڕۆژ مۆڵەتی ڕێگەپێدانی هەبوو چۆن سوودمەند بیت بۆ ماوەی 2 مانگونی و چی دەکەین مانەوەمان لە بەندەرەکان هیچ بەدەست ناهێنین ئەگەرچی بە هەموو پێوەرە جیهانیەکان قەتیزبوونی گەرما بووەتە هۆکاری مەترسی گەورە لەسەر ژینگە و زیندەوەری جیهان لە ڕووی مرۆیی و تەندروستیەوە بۆ ڕێگریکردن و وەستاندنیشی پسپۆڕان و تەنانەت ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان هۆشداریان بە وڵاتانی جیهانداوە بۆ ئەوە هەوڵەکانیان بۆ پارێزگاریکردن لە ژینگە و سامانی ئاو و زیندەوەرەکان چڕ بکەنەوە چونکە کاریگەری خراپی لەسەر داهاتووی هەر کۆمەڵگە و وڵاتێک و گۆی زەوی دەبێت کۆمەڵێک بۆچوون هەیە کە بەردەوام پێمانەڵەنەیە خود لەوانەیە زۆر پێی ڕاهات بین وە وتراوە و زۆر بەشمان قەنەعەتمان پێێتی و ینی یاخود ئەو شتەمان نەکردووە کە ئەمانە بۆچوونی هەڵەن لەبارەی مرۆڤەوە ماڵپەری برایتسایدی ئەمریکی
راپۆرتێکی تایبەتی لەبارەی ئەو بۆچوونە هەڵانەوە ئامادە کردو بڵاوی کردوتەوە ئاشکرای کردووە کە کۆمەڵی قسە لەبارەی بەش و ئەندامەکانی جەستەوە باس دەکرێت کە بنەمای زانستی نییەوە تەنیا ئەفسانەیە چیرۆکێکی ناو خەڵکە یاخود زۆر جار لە کەسانێکی پێشترە و تویانە لە خۆیانەوە دواتری تر بۆ بە عادەت و تەقالید و خۆیان پێوە گرتووە بۆ نمونە ئەڵێ سەرتاشین قژ بەهێزەکە بەردەوام ئەوانەی کە قژیان کەنک و لاوازە داوایان لێکرێت قژیان بتاشن بۆی بەهێزتر بێت بەڵام ئەو قسەیە هیچ بۆچوونێکی زانستی نییە و تەنیا قسەی ناو خەڵکە لەوانەیە و کەسە هەر ئەو قژێکی پێشوێتی نێتەوە پەنجە تەقاندن تووشی هەوکردنی جونگەکانەکات پەنجە تەقاندن نابێتە هۆی هەوکردنی جونگەکان بەڵام باشتر وایە پەنجەکان نەتەقێنرێت گێزەر سوودی بۆ بینین هەیە ئەم بۆچوونش هیچ بنەمایەکی زانستی نییە گێزەر بینینی مرۆڤ لە شەودا باشتر دەکات بەڵام هەستی بینین بەهێز ناکات لە کاتی پژمیندا دڵ لە لێدانەوە سێ زۆر جار کە پژمین و توێتی دڵیەوەستێ نەخێر بەپێی ئەم راپۆرتاڵە لە کاتی پژمیندا فشار لەسەر دڵ زیاد دەبێت بەڵام بە هیچ شێوەیەک دڵ لە لێدان ناوەستێت لای خۆشمان چەندین بۆچوونی لەو شێوەیە هەبووە زۆر جارەڵێن باسی واکە نەگەر دایکمان کەسانێکی تریان و ئاوی گەرم مەڕژە یاخود شەومەچۆ یاخود بە گۆرەویەوە مەخەوە چاو کزە بێت زۆر لەم شتانە بیستوە نازام ئێوەش چی ترتان بیستوە سەبە بیرتان بێتەوە یەکێکیش لەو شتانەی کە زۆر ناخۆشە یاخود زۆر جاربانەی لەم هەرچەندە هاوکارانم ئەزانن باسم کردووە کە پەنجە تەقاندن زۆر ناخۆشە یەکێکە لە نقطەی زەعفی من تکە هەگەر ئەوەی هاوڕێمەس پەنجیان نەتەقێن لەبەرەوەی لە هەر حاڵەتێکا بم یەکسەر تەرکیز مەبات بابەتێکی دیکەمان هەیە باسی ستیڤن پاول جۆبسەکەی ناسراو بە ستیڤ جۆبس داهێنەری ئەمریکی وە کەسایەتی ناسراو لە بواری تەکنەلۆژیای زانستیدا کە لە ساڵی 1955 لەدایک بووە یەکێک بوو لە دامەزرێنەرانی کۆمپانیای ئاپڵ لە ڕێکەوتی 5 تشرینی یەکەمی ساڵی 2011دا بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد ستیڤ جۆبس کەسێکی زۆر دیار و کاریگەرە لە جیهاندا بۆیە ئەڵێت یاخود چەند ئەم کەسە کاریگەرانە دائیمەن خەڵک چاوی زیاتر لە سەریانە هەم بۆ شێوازی قسەکردنیان هەم بۆ و ئامانجی کە پێی گەیشتون ئایا چی بووە بۆیە ستیڤ جۆبس لە پاش خۆی بێ لەو بەرهەمە گەورەیە بێ لەو سوودە گەورەی کە پێشکەشی مرۆڤایەتی کردووە چەند ئامۆژگارێکیشی هەبووە کە چوار لەوانە بۆتان باسەکەین چوار ڕاستی هەیە ستیڤ جۆبس سەڵێ نابێت نقۆڵی لێ بکرێت یەکێکیش ئەوەیە کە منداڵەکانتانوا فێرمەکەن کە دەبێت دەوڵەمەند بن فێریان بکەن بەختەوەر بژین بۆیە کاتێک کە گەورە بوون بەهای شتەکان دەزانن نەک تێچووەکەی جگەلەوە خواردن وەک دەرمان بخۆ ئەگەر ناچار دەبیت دەرمان وەک خواردن بخۆیت ئەوانەی خۆشیان دەوێت هەرگیز دەستبەردارت نابن ئەگەر 100 هۆکاریان هەبێت بۆ دوورکەوتنەوە هەمیشە هۆکارێک دەدۆزنەوە بۆی لەگەڵت بمێنەوە یەکێکی دیکە لە پەیامەکانی ستیڤ جۆبس ئەوەیە کاڵێ ئەگەر ویستت بە پەلە بڕۆیت بە تەنیا بڕۆ بەڵام ئەگەر ویستت دوور بڕۆیت لەگەڵ کەسێکی دیکەدا بڕۆ جا ئەمانە کۆمەڵێک وچەی ئەو کەسە ناودار و کاریگەرانن کە وەکو فەلسەفەیان لێدێت بۆ ژیانی داهاتووی مرۆڤایەتیش کۆمەڵێک بەرگە و بابەتی بەسوود و هەمەڕەنگم بە یارمەتی هاوکارانی ماندوونە ناسم پێشکەشکردن بۆ هیوایم کە ڕۆژەکەتان لەگەڵ ئێبە دەست پێ کرد بێ و تەواوی ڕۆژەکەشتان بەخۆشی بەڕێ بکەن دەستبێنێ دەینەوەلاتان هەمیشە لە خۆشییا بمێن و ماڵاوە